سرينا الروي أول ناديته لقى الأمور هنايته لعمري ما أسريته. من مەریوان ئیبراهیم غەفور لە 15/2966 لە گەڕەکی ماڵکەنی لەدایک بووم. لە خێزانێکی مامناوەند بووم، 5 برا و خوشکێک بووین. هەر لە سەرەتای مناڵیشمەوانێ باوکم دوکاندار بوو، فامم کردوتەوە لە بەردەستی باوکمە کارم کردووە، هەتاکو سەرەتایی و ناوەندیشم تاوا کردووە کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان ئیتر وازم لە کار و کاسبی هێنا. خێزانەکەشمان زیاتر ئەوەیە با بڵێم هونەرمەند کاوەجووتیار کە برای کۆچکردوومە خوعافیکە لە ڕێی ئەوە زیاتر من ئاشنا بووم بە هونەر. ساڵانە لە سانەوی ئەزمەڕ و ئازادی شانۆگەریانە کرد، هەموو جارێ منیە بر لەگەڵ خۆیان، من وەکو بینەرێک سیرمە کرد، بەڵام ئەم بینی کە ئەو بینەرە تامەزروی ئەو هونەرمەندانن و چەپڵیان بۆ لایەن و منیش هەموو تۆ بڵێ ڕۆژێ لە ڕۆژان منیش یەکێک بووم لەسەر ئەو تەختەی شانۆیە تەمسیل بکەم. خوا کردی لەگەڵ مامۆستا کاوەی برامە پەرم بە ئیشەکەمە و چوومە پەیمانگای هونەرە جوانەکەم. سەرەتاییم هەر لە سلێمانی تەواو کردووە لە قوتابخانەی پیرەمەگرون، دوای ئەوەش چوومە قوتابخانەی هەڵکەوتی کوڕان ناوەندی بۆ کاتە. ئەوانم لێ تەواو کرد لە ساڵی 1983 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان لە سلێمانی. من یەکێکم لەو کەسانی کە با بڵێن کە لەگەڵ هاوڕێکانمە تەنها من بووم کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان، زۆربیان ڕۆشتن چونە با بڵێن جامیع ئەو ئەمانیان تەواو کرد، بەڵام خۆشبەختانە من زۆر نزیک بووم لە هاوڕێی جوانەمەرگم کاوەی برام کە زۆربەی زۆری ئیشە درامیەکانمان پێکەوە کرد، زۆربەی زۆری شانۆگەریەکانمان پێکەوە کرد، مناقەشەمانە کرد دایمە ئەو منی هانا ئەو وای لە من کرد کە زیاتر هونەر و شانۆم خۆش بێ. بەڵام خێزانەکەشمان خێزانێکی با بڵێن کراوە بوون، پێی خۆش بوو، باوکم هەر حەزیە کرد، براکانی کەم هەر حەزیانە کرد، پێیان خۆش بوو کە ئێمە بچین لە هونەر. ئەو کاتەش کە ئێمە کاری هونەریمانە کرد خەڵک زۆر کەم و بەڕاستی کە ئێمە چوینە پەیمانگای هونەرە جوانەکان لە گەڕێکی خۆمان لە ماڵکەنیان و چۆن چتەوە چۆن تەمسیلەکە یعنی چۆن ڕوودیاچتە سەر شانۆ، یعنی ئاوا بۆ کاتە گەر بەڵام برادەرەکانم کەسیان نەهاتن لەگەڵما، هەمویان هەر کەسە و بەلای کار و کاسبی خۆی ڕۆژ، بەڵام من تەنها یەکێ بووم لەو کۆڵانە لەگەڵ کاوەی برامە بەردەوام بووین لە هونەری کوردی و تا ئێستاژەر بەردەوام. لعمري ما أسريته. من سەرتا بۆم باس کردی، من فامم کردوێتەوە لەژێر دەستی باوکمە کارم کردووە، هەتاکو پێشەوەی بچمە پەیمانگای هونەرە جوانەکان. دوای ئەوە پەیمانگای هونەرە جوانەکانیشم تەواو کرد، هەر لەگەڵ باوکمە کار و کاسبیمە کرد کە باوکم کۆچی دوایی کردتر منیش وازمێنا، بەڵام بەڕاستی ئەو کاتانە زۆر قورس بوو، لە ڕێی چیەوە قورس بوو؟ بۆ من قورس بوو کە من براکانم جامیعیان دەخوێن، بەڵام تەنها من بووم برابچووکیان بووم لەو ماڵەیە، من ئیشم بۆ کردن زیاتر، یعنی ئیحتیمامیان ناوە زیاتر بە من. برابچووکیش خۆ دەزانی ئیتر خۆ لە ماڵێکا کە برابچوو بووی ئیتر بە چاک و بەخراپ پێ دەکەن. ئجا خۆشبەختانە ئەو یعنی هەموو جارێک من کاوەی برامەوینا ئیمڕۆ نایی بۆ سەیە مەسرحێت تۆ لای باوکم ئیشەکەیت، ئیتر زۆر جاری وا زۆرم پێ ناخۆش بوو ئەو کاتانەکە و قسانەیە کرد، هەموو جارێ یعنی وام لیاوە گریان بەدوایە، هەموو ڕجاءن بم بە
بەس بۆ مەسرحێک و دواییەمەوە بۆ لای باوکم بیژەکەم ئەو کاتانە بەڕاستی من ئەو کاتانە بە کاتێکی زێڕی نەزانم بۆ خۆم و بۆ خانەوادەکەشم کە هەم لە کاری هونەریە ئیشمانە کرد هەم کار و کاسپیشمانە کرد ینی خۆشحاڵ بووم بۆی کە لە ماڵێکی ئاوایە کە باوکم بە پەروەردەیەکی جوان پەروەردەی کردین و ڕۆژێ ڕۆژان ڕین ینی دەستینەیە نایە ڕێگەمان بڵێن ئەو ئیشی هونەری مەکەن هەر ئیتیمامی پێیان ئەی و هەرچی ئیشێک باش بێ بۆ خۆتان و بۆ میلەتەکەتان بڕۆن ئەوە بکەن با بڵین کە لە مناڵیا سەردەمی مناڵیا بەسەرمانە برد کۆمەڵێکیان ماوەن ئیسەش لە یازار پەیوەندیمان هەیە بێکەوە بەڵام ئەو کاتی کە من چوومە پەیمانگا ئەو با بڵین برادەرەکانی پەیمانگام زۆربەی زۆریان ماوە هاوڕێتیمان زۆر خۆشە دامەیەکتریە بینین یادەوەریش وەڵی یادگاری و کاتە بیر نایە بەڕاستیانی بەڵام هەر خۆش بوو ینی تۆکە لەگەڵ کۆمەڵێک خەڵکانجا من یەک چیژەڵێم بەڕاستیانی من هاوڕێ و کاتە هاوڕێی برا بوو نەک هاوڕێ بوو یعنی لە براش زیاتر بوو بۆ تر هەموو ئیشەکانمان لەگەڵ هاوڕێکانمانە بەسەرە بر بەڕاستی ئیسەش ئەو هاوڕێیانی کە من هەمە ئەو هاوڕێ کۆنانەیە کە لە سەردەمی مناڵی و پەیمانگایە هاوڕێم بوون هەرچەند خۆشبەختانە ئیسە کۆمەڵێک خەڵکی ژەناسم خەڵکی باش ژەناسم هاوڕێ تازەم هەیە ئەوانیش خەڵکانێکی باشن بەڵام ئەگەر تۆ جیاوازی بکەی لەگەڵ هاوڕێ ئەو کاتۆ ئیسە هاوڕێی جاران باشتر بۆ فاتر پەیمانگە کە چوومە پەیمانگەی جوانەکان ساڵی 83 بۆ 84 بوو ئەو 5 ساڵە زیاتر لە 58 شانۆگەریون بەشدار بووم هەر لەگەڵ هەموو مامۆستا بەڕێزەکانم و کاتە مامۆستا ئەحمەد سالار مامۆستا کەمال ڕۆڤەنجیرە مامۆستا زاهیر لەگەڵ ئەم کەڵە هونەرمەندانەیە کاری شانۆی مەگەر لەگەڵ هاوڕێکانمە و کاتە تەطبیقات دەبوو تەطبیقاتی شانۆی هەبوو بەشدارە بووم لە هەموو زۆربەی زۆری کارەکانیشمان ڕۆڵی سەرەکی مەبینی دوای ئەوەش تیپی شانۆی سالارمان دروست کرد ساڵی 1984 خۆشبەختانە ئەویش لەگەڵ مامۆستا ئەحمەدی بەڕێزە کارمان زۆرە کرد هەموو ساڵێک کارێکی شانۆی بۆ دوو کاری شانۆیمانە کرد دوایەوەش کە پەیمانگای هونەرە جوانەکان ساڵی 1989 ئەو ساڵە کە تەواوم کرد درامایەکمان کرد لەگەڵ خوالە خۆش بوو مامۆستای گەورەم حاجی مەشی عەبدوڵڵا زنجیرە درامای پاداشتمان کرد پاداشتی یەکێک بوو لەو کارە هونەریە جوانانەی کە زۆر چۆ ناو خەڵکەوە دوای ژاڵە کرا اینجا پاداش کرا بۆ تەلەڤیزۆنی کەرکووک بوو لە دوای ئەوەش کەەوەمان کرد کە مەحەدم تاوا کرد بووم بە سەربازی گیرام تاکو ساڵی 1970 تاکو ڕاپەڕینەکە من کاری سەربازیم کرد بەڵێ ساڵی 89 بوو زنجیرە درامای پاداش بوو نووسینی مامۆستا شێرزاد حەسەن بوو دەرێنانی مامۆستا عادل عەبدوڵڵا بوو عادل عەبدوڵڵا لە تەلەڤیزۆنی کەرکووکە و کاتە ئیشیە کرد ئەوانەی کەش ڕۆڵی سەرەکی شانەبینی مامۆستا نەوزا مەجید بوو خێزانی بوو حاجی مەشی عەبدوڵڵا بوو کاک مایر حەسەن بوو کاکاوە جوتیاری برام بوو فەریدە خان بوو من بووم کە من ڕۆڵی مناڵیش مەبینی و ڕۆڵی گەورەیش مەبینی ڕۆڵی سەرەکیەکە من بووم لە 8 زنجیرە دراما پێکات بوو ئەو کاتەش دەنگانەوەیکی زۆر باشی هەبوو
بەڵام بەڕاستی ئەو کاتە یەک تەلەڤیزیۆن و تەلەڤیزیۆنی کەرکووک بووی تر شەوانە خەڵک دانیش بە دیارەوە سێشەممان ئەو کاتە کاری با بڵێن ئەو شتانیانە کرد زنجیرە دراماکانیان پێشکەشە کرد ئەو زۆر خۆشحاڵم بۆ کاتە بەڕاستی چونکە یەکەم جارم بچمە بەردەمی کامێرە زۆری ژەترسم بەڵام دەرهێنەرەکە مامۆستا عادل عەبدوڵڵا وای لێ کردم بەڕاستی وا مەزانی 20 ساڵ لە بەردەمی کامێرە چونکە دەنگانەوەیشی باشیە بوو لە ناو خەڵکە لە زالیش خەڵک پێم مەڵێ ئەڵێنەوە زنجیرە درامایە چی لێ هات حەزەکەین بیبینینەوانێ لەبەرەوە کاتە سەردەمێکی زۆر جوان بووم زنجیرە درامای ڕێحانە و نامەکانی ئەشرەف ئەگەر بڵێم کارەکانی با بڵێن لەم دواییانە بوو چونکە من پێشتر زۆر کارم کردو بۆ وەکو کاری دەرهێنانم بۆ هەر زنجیرە دراما کردووە کاری دەرهێنانم بۆ 9 کورتە فیلم کردووە جەبابی لیشمان نەچێ ئەو کاتە 8 بۆ 9 فیلمی درێژم کرد بۆ سینەما لە سینەماکانی سلێمانی عەرز بوون وامان کرد بینەرمان جارێکی کە هێنایەوە ناو هۆڵەکانی سینەما کە شەو بە شەوان وامان لێ هاتبوو خەڵکی تر تەلەفۆنیە کرد بۆ کاتە بۆ ئیداری سینەماکەیان و شوێنمان بۆ بگرە جا ئەو کاتانڕۆ ئیشە جوانانەی کە ئەمان کرد تالی نەکبەت بوو بۆ یاخچی بوو کرێچی بوو ئاژاوە چێکان بوو ئەمانە هەمووی کارێکی من بوون و کاتەش بەس بە کامێرێکی زۆر بچوو کارمانە کرد بە 2 ڤیدۆ مونتاژمانە کرد با بڵێن سەرەتاییمان بوو بەڵام هەر خۆش بوو بۆ ئێمە چونکە بینەرمان هێنایەوە ئیسەش لە هەموو پەیج و ئەکاونتەکانە ئیسەش ئەو بەرهەمانە دووبارە کرێتەوانەیە خەڵک زۆر ڕازیە لێ خەڵک زۆر پێی خۆش بوو هەش کاری با بڵێن زنجیرە دراماژ وەکو دەرهێنان کردومە و کاتە گوڵەکانی ماڵ ئاواییم کرد کە کاک حاجی مەشی عەبدوڵڵاشم لەگەڵا بوو بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بوو ئەو کاتە هەر خۆم کاری سەرەکیمە بینی و کاری دەرهێنانیشم بۆ کرد ئەویش تاکو ئێستاش خەڵک زۆر لێ ڕازیە لەو ئیشە و ئیشێک بوو دەنگانەوەکی زۆر باشیە بوو دوای بەدوای ئەوەش لەگەڵ هونەرمەندی ڕەحمەتی کامەران ڕەفیق نمەخانمان کرد بۆ تەلەڤیزیۆنی کوردستان تیڤی ئەو کاتە نمەخانیش 30 حەڵقە بوو یەکێ بوو لەو کارە جوانانی کە دەنگانەوەیکی باشیە بوو لە ڕۆڵی سوۆران مەبینی ڕۆڵێکی عاشقانە مەبینی خەڵک زۆر لێ ڕازی بوو دوای ئەوەشی تر لەگەڵ کاک لوقمان غەریب تێکەڵ بووین بۆ کاری هونەری زۆر کارمان پێکەوە کرد بەڵام ئەو کارانی کە زیاتر کە لەگەڵ کاک لوقمانە کردم کە دەنگانەوەیکی زۆر باشی هەیە کە ئیسەش دەنگانەوەیکی هەیە نامەکانی ئەشرەف و ڕێحانە بوو کە لە نامەکانی ئەشرەفا دەورێکی ڕۆڵێکی سەرەکی مەبینی بەڵام لە ڕێحانە ڕۆڵێکی سەرەکیش مەبینی و یاریدەدەری دەرهێنەریشی کاک لوقمانیش بووم لەگەڵەوە ئیشی مکیاجم بۆ کرد ئیشی با بڵێن ڕاکوارم بۆ کرد جلوبەرگم بۆ کرد و کاتە یعنی بەڕاستی ئیشەکە دەوڵە خۆشەوێ کە شتەکارێکی هونەری جوانەوە حەزەکە هەموو ئیشەکان خۆ بیکەی من زۆر سەربەرزم بۆ کارانی کە تاکو ئیسە کردومە یعنی چۆن من 3 مناڵم هەیە وازە ئەو ئیشانەش هەمووی بە هیچی خۆمەزانم یعنی قەت پەشیمانیم لە هیچ ئیشێکم کە کرد بێتم دوای ئەوەی کە تیپی شانووی سالار با بڵێن لە سلێمانیا کاری نەکرد من چوومە تیپی نواندنی سلێمانی و کاتە مامۆستا عومەر دڵپاک و مامۆستا کاوای ئەحمەد میرزا و مامۆستا عەلی نووری و مامۆستا نیاز لەتیف و ئەمان لەوێ بوون دکتۆر فازڵ قەساب لەوێ بوو چوومە ئەوە منیش بووم بە سکرتێری ئەو تیپە
با بڵێن هەڵبژێران لە انتخاباتە وەڵی ئەو کاتی تیپی نواندنی سلێمانی با بڵێم هیچ کارێکی هونەریم لەگەڵانە نەکرد چکە دەرفەت نەبوو کە چوومە ئیتر نازام هەموو ئیشە هونەرەکان وەستان تاکو 5 ساڵ لەگەڵیان نابووم هیچ کارێکی هونەریم لەگەڵان نەکردن بەڵام خۆشبەختانە دوای ئەو خۆم ئیشی سەر بە خۆم کرد ئەو ئیشتە سەر بەخوانی کە کردیشم بۆم باس کردی چەند کارێکی هونەری زنجیرە درامام کرد هەر لە سیناریۆ و لە دەرهێنانی خۆم بوون ئەو ئیشانی کامکردن وە کۆمەڵێکیشی ئەو کاتە ئێستا زۆر بەخیاین نایە بەڵام لەم ئەخیرانەشە کۆمەڵێ زنجیرە جا با بیرمان نەچێ هەموو ڕەمەزانێک ئەو کاتە سەتلایت با بڵێن دروست بوو دروست نەبوو هەموو ساڵێک کاری ڕەمەزانیات لەگەڵ کاگمایر حەسەن و حاجی مەشی بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان من کاری دەرهێنانم بۆ کردن چەند ساڵێک زۆر بەردەوام بوو ئیتر دوای ئەوەش بەردەوامەر کاری هونەری خۆممە کرد تاکو ئیسەش هەر بەردەوام بوو نەوەستاوم کە کارێکی درامی یەکرا هەموو بە خێزانی دانیشین لە شاشەیەکی تیڤیەوە سیرمانە کرد زۆر خۆش بوو مناقەشەمان لەسەرێتە پێەکەنین ئەتر جاری وا بوو با بڵێ بە ئیشەکانی کاک حاجی مەشیە گریاین پێکەنین ماهنا زۆر شتێکی جوان بوو کۆمەڵایەتی و ئەچوە ناومانە خۆمان تیابینەوە بەڵام ئیسا هەچ کارێکی هونەری بکرێ ئەگەر زۆر باشیش بێ من لە ڕێ مۆبایلەکەم وە سەیریەکەم بە تایبەتی خەڵک ئێستا لە ڕێ مۆبایلەکەەوە سەیرەکە کە هیچ تام و چێژێکی نییە سەیری حەڵقەیەکە کات بەدەست خۆیەتی ئەیپەڕێنە ئەم مەشەدی بەدڵنی لایەبات یعنی وای لێت چیرۆکە نازانێت چیرۆک چییە نازانێت کێشەی ئەم درامایە چییە دوایش هەڵەسێ قسەی لەسەرەکە ئەڵێمە خراپە یاخۆڵەمە باشە کۆمەڵە شتە بینێ بارحاڵ تام و چێژی جارانی نەماوە هەم لەو ڕۆی کە بۆم باس کردی هەم لە ڕووی سیناریۆ هەم لە ڕووی ئەوەی کە ئێستا ئەو کارە هونەریانی کە ئەکرێ ئەگەر زۆر جوانیش بێ خەڵک یەک جار تەماشایەکە بڕوا بکە نابێ بە دووجار خەڵک جاریش کە بچێت تەماشای کاتەوە خاص دانیشە بڵێ سەیری ئەو درامایەکەم یا سەیری ئەو فیلماکەم بەڵام ئیشەکانی کە جاران ئەو زۆر کارمان لەبەر دەستایە کە ئیسە ژێمە لە یازا سریانەکە بۆ نمونە ئیشەکانی حاجی مەچی بۆ نمونە خولە چەخماخە بۆ نمونە لانەوەزان بۆ نمونە زۆربەی زۆری ئەو کارانی کە کاتی خۆیەکرا ئیسەش دانیشین بە تامەزرۆ سریەکەین بۆ لەبەر ئەوەی ئەو کاتە ئێمە چێژمان لێبینیەوە لەو ئیشە ئەزانین چییە لە ناخمانەوە سیرمانە کرد بەڵام ئیسە بەداخەوە نەک با بڵێن گەنجی ئیسا هەر هەمومان خۆمان لە ڕێی مۆبایلەکەمانەوە سیرەکەین تااقەتمانی لە شاشەکانەوە سێریکەتر لە چاخانێکە دانیش بێتین لە شوێنە دانیش بێتین لە ماڵەوە لە بەردەمان لەسەر کورسێ دانیش سێریگەکەین تا چێژی نییە یعنی من وام لێ هاتووەڵم ئەگەر کارێک بە کۆمەڵ سەیری نەکی خۆش نییە ینی نەکردنی زۆر باشتر بۆنی دایک کارێک بوو لە ئەو کاتە لە بەشی هونەری سینەمای سلێمانی کارم تیا کرد کورتە فیلمێکی زۆر جوان بوو باسی لە کێشەی کابرایەکە کە تووشی زەهایمەر بوو لەگەڵ ئافرەتێکە کە لەسەر عەرەبانە بوو ئەم دوانە لە کۆمەڵێکی نیشتەجێبوونە ئەژیان کابرا کە تووشی زەهایمەر بوو ئەو ئافرەتەیە بینی کە لە خوارەوەیە چوو وەلای کە چوو وەلای بۆنی ڕێحانەی کرد ئەم ڕێحانە کە ئەیکەنە ملیان مێخەک عەفوو مێخەک جۆ مێخەکانە کە هەموو جارێک نەنکمان دایکمان بۆنی و مێخەکەیانە کرد زۆر خۆش بوو کاتچوین باوەشمان بە دایکماکەن نەکمان بۆنی و مێخەکەمانە کرد جا ئەو هونەرمەند کاقاجار کە چوو ئەوی بینی ئەو ئافرەتی بینی مێخەکی لە ملا بۆنی مێخەکەیاوە ئەتێ زانی دایشێتی تۆ بۆنی دایک مێلێ تەسیرێکی چاکیانە بوو یعنی زۆر لە هونەرمەندەکان بەڕاستی ئەوەی کاڕوا کۆچی دوایەکە لە هونەری کوردیە ڕوا جە بە تایبەتیەوە ئەو کەسانش کە ئەڕۆن ئێستا
هەموو ئەزمونێکی باشیانێ لە هوەری کوردیە هەموو جێدەستیان دیارە لە هوەری کوردیە من بەڕاستی ئەوانێکشی کە ڕۆشتۆن ئەو هونەرمەندانە هەموو براو کەسی من بەڵام من مامەساکاوە جوتیار کە ئەویش یەکێک بوو لە هونەرمەندە ناسراوەکانی ئەم شارە ئەو کاتە زانکۆی تەواو کرد لە کۆلێژی با بڵێن هونەرە جوانەکانی بەغای تەواو کرد یەکێک بوو لەو کەسانەی کە بەردەوام کاری هونەریە کرد من لە ڕێ ئەوە فێر بووم بەڵام بەڕاستی تاسیرێکی زۆری هەبوو بۆ من من لە ناخەوە ڕووخام بەڕاستی کە کۆچی و برایم بینی چونکە من زۆری میسفادە لێ کرد زۆر باش بوو بۆ من هەر نەک بۆ من بۆ هونەری کوردی ینی مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان بوو خەڵکی زۆر پێگەیان ئەوانی کەش کە ئەمری خۆیان کرد هونەرمەندانش هەموو براو کەسی ئێمەن و بەڵام دەسەڵاتیش نییە ترئینسان کە کاتی مردنی هاو بشکورانی خوا بکە. ساڵی 1994 خێزانم پێگەنا خێزانەکەشم پەیمانگای هونەرە جوانەکانی تاوا کرد بەشی هونەری شێوەکاری بەشی سیرامیک خۆشبەختانەی خاوەنی دوو کچ و کوڕێکم کچێکیانم پەیمانگای هونەرە جوانەکانی تاوا کرد بەشی هونەری شێوەکاری ئەوانی کەشم جامیعەیان تاوا کرد بەڵام ئەو کاتە لە زۆربەی زۆری کارە هونەرەکانمە لە گوڵەکانی ماڵاواییە کچ و کوڕێکم زاریە و زرنگ لەگەڵ مابوون مناڵ بوون زۆربەی زۆری ئیشەکانمە بردن ئیسەش پێیان بڵێم بۆ ئیشێک نایەن تەوان چکە تۆزە ئیسا گەورە بوون و ئیتر حەزیان پێی نییە بەڵام بە مناڵی زۆریان حەز لێ بوو بەڵام بەرحاڵ تا ڕادەیەک با بڵێن خێزانێکی هونەرین یعنی ئەگونجین بێکەوانێ بەڵام من هەچ کاتێک ئیشێکی درامی ئەەکەم من خێزانەکەم زۆر هاوکارمە یعنی زۆربەی زۆری ئیشەکان بکرێتەوە سەر ئەستۆیەوە زۆر هاوکارمە بەڵام تر خۆتۆ کاری هونەریشەکەی هەموو ڕۆژێک نییە یعنی لە هەفتەیەکە ڕۆژێک بۆ دوو ڕۆژ ئیسراحەت دەیە توانین لە کاتیەوە ئیسراحەتانەیە ئەو ئیشانی کە ئەتوانی یاخود ئەو برادرانی کە ئەدەیە بیان بینی زۆر ڕاستە وەڵایی ئێمە و کاتە کە کۆمەڵی خەڵاتم وەرگرتووە بەڵام خەڵات ئەزانی چۆنە ئیسە حالێن لە ئێمە وای لێ هاتووە بەداخۆ منەڵێم هونەرمەند بە پارچەیە وەرەقە خەڵات بکرێ من پێم باش نییە بەڕاستی پێم باش نییە چکە وای لێ هاتوویسە زۆر کەس هەیە بە ناوی هونەرمەند و بە ناوی دەرهێنەر و بە ناوی کۆمەڵشتەوە هەل خۆ کۆمەڵی خەڵک کۆکاتەوە و کارتێکی ئاەتی و پیرۆزبایی لێکات و ئەمە شادی تەقدیری بۆ جەنابتە نییە لە هەموو دنیاشتیوان نییە لە هەموو دنیاە ئەبێت تۆ کەسێکی زۆر ئەکتیڤی لە بوارەکەی خۆتە بەردەوام بیت تەجروبەی باشە هەبێ اینجا خەڵات بکریت کارێکی باشێ کردووە دەرێنانێکی باشێ کردووە نواندنێکی باشێ کردووە لە فیسیفاڵێکا بەشداری کردووە لەوانەیە خەڵات بکرێت زۆر باشە ئەگەر بە وەرەقەیەکیش بێ
بە نووسایەکیش بێ بە شوشەیەکیش بێ هیچ کێشە نییە. بەڵام بەداخەوە ناڵێم ئیسەوای لێ هاتووە هەش کەسە هەڵەسێ خەڵاتی یەکێکە کات و نازانی سەبەبەکەی چییە. یعنی من لەم ڕۆژانە باسی شوێنەکە ناکەم بەڵام بینیم خەڵاتی چەند کەڵە هونەرمەندێکیان کردووە. یعنی ئەو کەڵە هونەرمەندە تو ئەیەنیت لە ژوورێکە تەوقەی لەگەڵاکەی چەپکە گوڵێکی تێ پارچە وەرەقەی تێ ئەمە تەقدیر نییە بۆ ئەو تۆ ئەبێ مادەم کەڵە هونەرمەندە مادەم هونەرمەندێکی قەدیرە ئەبێت ڕێزلێنانێکی شایستەی بۆ بکرێ. خەڵک بانکەیت لە مەراسیمێکی زۆر زۆر شایستە و جوانە زۆربەی زۆری هونەرمەندەکان لەوێ بن تەقدیری ئەو پیاوە بکرێ CV ئەو پیاوە جارێکی کە پیشانی خەڵک بیتەوە. ئەمە ڕێز و تەقدیرە بەڕاستی نەک من بێم لە قوشبنی ژوورێکە تەوقەیەکم لەگەڵا کات و چەپشێ گوڵم باتێ. بەڕاستی من ئەو بە ئیهانە ئازام وەکو خۆم ئیهانەیە بۆ ئەو هونەرمەندە قەت من ئەوە بە ڕێزلیان ناسان. فترێکی 3 ساڵیش بەڕێوبەری هونەری سینەمای سلێمانی بووم. ئەو کاتەش کۆمەڵێ فیستیڤاڵ و شتی جوانمانە کرد و دیبێتی جوانە ئیڤنتی جوانمانە کرد. بەڵام ئێستا بوومەتەوە بە فەرمانبەر لە بەشی ڕۆشنبیری هونەری سلێمانی لێوێ کارەکەم. تاکو ئێستاش هیچ بەرنمەیەک هیچ کارێکی هونەری لە با بڵین لە پێشینەمان نییە. بەڵام خۆشبەختانە ئیش هەرە بێ دەگەر هونەرمەند ئەبێت چاوەڕێکەی ئەبێ خۆ لە هەموو ئیشێک نیت ئیشێک لە مستەوای کەسایەتی تۆیان نەبێ نەکردنی زۆر زۆر باشترە. ئیشەڵڵا چاوەڕوانیەوەکەم کارێکی هونەری کارێکی باش بێتە بەردەستم چ دەرهێنان بێت چ وەک نواندن بێ لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی باشە کاری تیاک. وەڵایی پەیامی من ئەوەیە بۆ هونەرمەندان یەکتریمان خۆش بێ یەکتری نەشکێنین چاڵ بۆ یەکتری هەڵ نەکەنین. ئەو هونەرمەندەی کە ئێستا هاوڕێمانە لەسەر شاشە ئەیبینین با دەست خۆشکەری لێ بکەین بە چاک و بە خراپیەوە با کارەکانی بەرز بنرخێنین نەک بین بە کێشە بۆی نەک هونەرمەندێکی وەکو من کارێکە کات لە مستەوای خۆی کەمتر بێ ئیتر من بێم دابارمە سەری بە هەموو شێوەیەک بیشکێنم قسەی پێ بڵێم قسەی دوا بخەم. نە کاری هونەرمەند ئەوەیە پشگیری لە هاوڕێ هونەرمەندەکەی بکە. ئەگەر خەڵکیش ئەگەر بینەریش قسەی پێ بڵێ ئەبێ منی هونەرمەند بەرگری لە هونەرمەندەکەی هاوڕێم بکەم. هیوادارم هەموو هونەرمەندێک بە ژیانێکی هونەریەوە چونکە ئێمە هونەرەکەین یەک بۆ خۆمان یەکەین دوو بۆ میلەتەکەمان یەکەین سێ ئەبین بە مێژوویەک بۆ میلەتەکەمان. بەڕاستی ئەبێ خەڵک چاو لە هونەرمەند بکە ئەبێ خەڵک چاو لە هونەرمەند بکە کە ئەو هونەرمەندە چ پەیامێکی جوانی هەیە نەک بێم وەک هاوڕێیەکی هونەرمەند دابارمە سەری بە چاک و بە خراپ وای لێ بکەم وا لە بینەریش بکەم بینەریش مەئیوس کەم لەوەی کە هونەرمەند هەر نییە. بەداخەوە لەم ئەخیرا کۆمەڵێشتمان بینی حەز ناکەم بچمە تەفاسیلیەوە بەڵام با یەکتریمان خۆش أي كماني
روي أول ناديته لقرامو هنايته لعمري من أسريته لعمري من أسريته